ڕادیۆی زاری کرمانجی بکە بە سەرچاوەی زانیاریەکانت. سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی، ئەم کاتتان باش. خۆشحاڵین لە دیدارێکی تایبەت بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە میانەی ئەم دیدارە تایبەتە قسە لەسەر ئەو ئەکەین کە کۆتایی مانجی ڕابردوو سەرەتای ئەم مانگە شاندێکی دەستەی پاراستن و چاکردنەی ژینگەی هەرێمی کوردستان کە لە نێویشیاندا بەرپرسی فەرمانگەی ژینگەی ئیدارەی سۆرانی لەگەڵ بوو سەردانی وڵاتی چینیان کرد بۆ ماوەی 15 ڕۆژ لەوێ مانەوە بۆ ئەوەی بزانین بەرنامەی کاریان خۆی لە چی ئەبینیەوە، چیان بینی، باسی چی کرا، بۆ چه ئامانجێک چوو بوون و چه ئامانجێکیان بەدەستهێنا و دەستکەوتەکانی ئەم سەردانە خۆی لە چی ئەبینێتەوە لە بواری ژینگە. زۆر باس لە گۆڕانکاری کەشوهەوا ئەکرێ. وڵاتی چین یەکێکە لە وڵاتانەی کە کاریگەریەکی زۆری لەسەر کەشوهەوا هەیە و بابزانین چڕێکارێکی گرتوۆتە بەربۆمە بەستە لەگەڵ بەڕێز هەژار ماهر بەرپرسی فەرمانگەی ژینگەی ئیدارەی سۆران گفتوگۆەکەی. کاکە ژار زۆر بەخێر بێن. زۆر سپاس بەناوبانگ گەورە میهرەبان دەستپێک سپاس بۆ ڕێبەران و هەروەها بۆ دەستەی زاری کرمانجی کارمەندانی زاری کرمانجی دڵخۆش و سەربەرزن کە ئەمڕۆ جارێکی تر هاتینەوە خزمەتی جەنابتان و دووبارە سوپاسگوزاری جەنابتم کە لە ماوەی ئەم 15 ڕۆژە هەر لە وڵاتی چینیش ئێوە لەگەڵ ئێمە هەماهەنگ و هاوکار بوون بۆ ئەوێ بتوانێت زۆرترین پەیام و کار و چالاکی ژینگەی بۆ هەرێمی کوردستان بگوازینەوە. دەستان خۆش بێ و دووبارە بەخێر بێ مامۆستا هەژار. بۆچی چوون و بۆچی بانگێشکران وەکو هەرێمی کوردستانیش گرنگەکەی لە چی بوو؟ هەر وەک دەزانن کە وڵاتی چینیەکێکە لە وڵاتانەی ڕەنگە سەداسی پیسکەری ژینگە بیتن لە هەموو جیهاندا. لێرەدا قۆنسولی چین لە هەرێمی کوردستاندا ماوەیەکە دەستیان پێکی دۆ کۆمەڵی کار و چالاکی لە هەرێمی کوردستان ئەنجام دەدەن. لەوانە پرۆژەی ژینگەی چین و ژەنگکردنەوەی قوتابخانەکان بیت یان خود دروستکردنی پارکەکان بیتن. و یەکێک لە هەنگاوەکانی تر لە دووە کۆبوونەوەکانی سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لەگەڵ قۆنسولگەری چین بیریان لەوە کردوودەوە کە ئێمە بتوانێت سوود لە ئەزموون و توانەکانی وڵاتی چین وەربگرن و سەردانیان بکەین. لەوێش لە ڕێگەی قۆنسولگەری چین ئێمە بە سپۆنسەری وەزارەتی بازرگانی وڵاتی چین بانگەشتکردن بە وەفدێکی 11 کەسی لە هەرێمی کوردستان کە نوێنەراتی وڵاتی عێراقیش بکەین و هەروەها هەرێک لە وڵاتی بڵێ ئەفغانستان و مەنگۆلیا و کازاخستان و ئۆزبەکستانیش لەگەڵ ئێمە بەشدار بوون و خۆلەکە لەژێر ناونیشانی پاراستنی ژینگە و بەڕێوەبردننی سەوزای بە تایبەتی ناوچە لاوەرگەکان و پاوانەکان و چۆنیەتی ئیدارەدان ئێمە بتوانین کاری لەسەر بکەین بە تایبەتی بۆ وڵاتانی تازە پێگەشت و ماوەی خۆلەکەمان 15 ڕۆژ بوو زانکۆی ئینر مەنگۆلیا کە هەرێمی مەنگۆلیای ناوەوەیە کە دەکەوێتە باکووری وڵاتی چین لەوێ وانەکاندا گوترانەوە هەم بە شێوازی تیۆری و عەمەلی هەم بە شێوازی کردداری لە ماوەی ئەم 15 ڕۆژەدا زۆرترین وانە گوترانەوە لەسەر گۆڕانکاری کەش و هەوا لەسەر کاریگەری تەکنۆلۆجیا لەسەر زۆربوونی ژمارەی دانیشتوان لەسەر ژینگە و ئەوەی لە هەمووی گرنگتر بوو چین وڵاتی چینیش زیاتر کێشە ژینگەکانی لە هەرێمی کوردستان نزیک بوون و ڕووبەرێکی ئیجگار زۆر پاوان و بڵێ ساوزایی لە ناوچۆ بوو و شوێنیشی هەبوو بۆ ئەوی بتوانێت قەرەبوو بکاتەوە و ئەوەی لەوێ کە بینیمان و بۆ ئێمە گرنگ بوو خودی سەرۆکی وڵات چاودێری ئەم پرۆسەی دەکرد بەڵام لە ڕێگە ئەکادمیست و لە ڕێگای لانە پەیوەنددارەکان زیاتر دەپرژانە سەر بابەت و کێشە ژینگەکان. ئێمە لە ماوەی ئەم 15 ڕۆژەدا زۆر بابەت فێر بوون، زۆر سەردانمان کردن و زۆر ڕاستپاردە و هەروەها دەستکەوتیشمان هەبوو. ئینشاءالله پێکەوە لێرەدا لە ماوەی ئەم چەند خۆلەکەدا گەنگشەی لەسەر دەکەین. کاکە ژار، هەڵبژاردننی ئەو وڵاتانە و پێنج وڵاتانە لەسەر چ بنەمایەک بوو؟ ئایا ڕۆڵیان هەیە لە پیسکردنی ژینگە یا هەندێک گرفتی ژینگەیان هەیە بۆ ئەو وڵاتانە دەستنیشان کرابوون کەوا بانگێشتی چین بکرێن؟ خودی ئەم وڵاتانە تەنیا ئەوە قۆناغی یەکەم نەبوو. ئەم ئێمە تقریبەن وەجبەی دووەم بوو کە سەردانی وڵاتی چینمان کرد وەکو بڵێن وەکو ژینگە. زیاتر لە چین وڵاتی چین پشت بە
بەوەی دەبەستێتن کە بتوانێتن ئەو چۆن ڕوبەری گۆرانکاری کێشەوە بووتەوە ئەم پلانە بگوازیتەوە بۆ وڵاتانی تازە پێگەشتو عێراقیش لە زمینی ئەوانە بکەیەکێکە لە وڵاتانە و هەروە وڵاتەکانی تریش کە قوربانی گۆرانکاریەکانی کێشەهەوانە بەبێ سندوقی نێودەوڵەتی پێویستە وڵاتە زێرهێزەکان بتوانن ئەو پارێکی لە سندوقی نێودەوڵەتی کۆ بکەنەوە لە وڵاتانە سرە بکەن کە قوربانی گۆرانکاریەکانی کێشەهەوانە وڵاتی عێراقیش بە هەرێمی کوردستانیشەوە پێنجەمین وڵاتە لە ڕێزبەندی پێنجەمینە کە قوربانی گۆرانکاری کێشەهەوایە بۆیە بیریانەوە کردوتەوە کە وڵاتی سین بتوانیتن ئەو ئەزمونێکی هەیەی ئەو شارەزە هەیەی بتوانیتن ئاراستەی بە تایبەتیش فەرمانبەرانی ژینگە و هەروە فەرمانبەرانی وەزارەتی کوشتکار و سەرچاویەکان بکرێتن لە وەجبەی پێش ئێمە وەزارەتی کوشتکاریش بە تێر و تەسەلی بەشدار بوو بەڵام تەنیا وەجبەی دووەم کە ئێمە بووین بە 11 فەرمانبەر لە دیوانی دەسێپارێزن و چاکردنی ژینگە فەرمانگە کاروباری هونەری لەوێ هەروەها فەرمانگەی ژینگە ئیدارەی سووران و ئیدارەی زاخۆ بگرە نوێنەری فەرمانگەی ژینگەی هەولێریش بەشدار بوون لەوێ زیاتر ئەوە کە ئێمە تێبینیمان کرد زانکۆکان و ئەکادمیستەکانی ئەوان ڕۆڵێکی زۆر تایبەتیان هەبوو هەرچەندە ئەم خۆلە زیاتر لەلایەن وەزارەتی بازرگانی کۆماری میلەتی چین سپۆنسەر دەکرا بەڵام زانکۆی ئێنێرمانگۆلیا کەیەکێکە لە زانکۆ هەر گەورەکانی وڵاتی چین لەوەی سەرپەرستی بە تایبەتی کولیژی کوشتکان سەرپەرستی ئەم کورسە نێودەوڵەتیەی کرد کە ئێمە زیاتر لە 12 وانەی تایبەتی لەلایەن مامۆستایان و کە هەمووانیش وەکو بڵێ ئاسی زانستیان لە پرۆفسۆر و پرۆفسۆر یاریدەدەر کەمتر نەبوو توانایەکی ئیجگار زۆریان لە بواری پاراستنی ژینگەی خۆیان هەبوو لە ڕێی توێژینەوە و سەنتەری لێکۆلینەوە چونکە ئێمە لە پاڵ ئەوە کە بە ئەکادمی لە ناو هۆلەی دەوانەکانمان دەخۆن بەڵام چەند ڕۆژێک پاشێنگی سەردانی ناوەندە زانستی و ئەکادمی و لێکۆلینەوەکانی ئەوانمان کرد تەنیە جیاوازی ئێمە ئەوە لەگەل ئەوان بوو ئەوان سووت لە هەموو بە پستی خاکی خوان وەردەگرن بۆ قەرەبووکردنەوەی ئەم پاشمە چونکە ئەمان بینی هەندێک ڕواک و هەندێک ئالیک کە لە وڵاتی چین هەیە لە هەرێمی کوردستانیش هەبوو بەڵام لەوێ بە سەنتەری لێکۆلینەوە زانستیانەتر و خۆتی سەرۆکی وڵاتیش هاوکاریان بوو وەکو بڵێ سوودیان لێ وەردەگرت بە کۆمپانیەکی نیشتیمانی بۆیە ئێمە توانیمان لەگەل ئەوانە کە گەنگیشە بکەین و بتوانین چۆن ئێمە ئەتوانین لە هەرێمی کوردستانی سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین تقریبا 6 تا 7 ڕاستپاردەمان نوویسین ئێمە بتوانین لێرە هەم ئاراستەی قۆنسولگەری چین بکەین باوەی لە ئایندەدا زیاتر هاوکاری مەبن و هەم ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بکەین کە بتوانین سوود لە ئەزممون و توانای ئەوان وەربگرین چونکە ئەوەی کە لەوێ لە ڕێگەی پلانێکی داڕێژرا بوو ئەوانە پلانی کورتخان و درێژخانیان هەبوو چونکە قۆناغی گەشەسەندنی چین وابزانم لە ساڵی 1970 هەتا 2008 40 ساڵ لە ماو ئەوەدا چین گۆڕانکاریەکی ئیجگار زۆری بەخوا بین ئەوجا چ لە ڕووی گەشەی دانیشتوان بیتن چ لە ڕووی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بیتن بۆیە لەو ماوەیەدا ئەوانە پلانیان بۆ ساڵی 2050 هەتا 2080 دایاندانا کە چون بتوانن ئەو ناوچەکانی کە لە ئەنجامی ڕووچۆنی زەوی یاخود لە ئەنجامی گۆڕانکاری کەشو هەوا سەوزایەکان لە ناوچەوە ئەوان بتوانن قەرەبوو بکەنەوە گەورەترین کۆمپانیان داناوە کە بتوانن چۆن سوود لە هەندێک گول و هەندێک ڕواک وەک بگرن کە زۆر دەگمەنە لە هەرێمی کوردستاندا ئێمە بە وەکو بڵێن بە ئەمەلی سەردانی ئەم کۆمپانیانمان کرد سەردانی ئەو خاکەمان دەکرد کە ئەوانە ئەتوانێت حتا لە خاکێکی لەم دواتر بتوانێت ژیانەوەی پێ بکەن و بگەشینەوە بۆیە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگ بوو کە ئێمە بتوانین لە هەرێمی کوردستانیشدا هەنگاوەکان زۆر ئەگەر نیەتێکی باشمان هەبیت هەنگاوەکان زۆر ئاسان بوون چونکە ئەمانە زیاتر سوودیان لە خاکی خۆیان لە نیشتمانی خۆیان لە بەبەپیتی خۆیان وەرگرتووە چ لە ڕێ کۆمپانیە و دووبارە بەکارهێنانەوە بیتن چ لەوەی بی سوودیان لە سندوقی نێودەوڵەتی ژینگە وەرگرتووە ئەمانە هەبوون چونکە ئەمانە پلانێکی زۆر درۆژخان هەبوو بۆ نمونە تاکو ساڵی 2050 هەتا 2080 پشت بە توێژینەوەی زانکۆکانی خۆیان دەبەست ناوەندەکانی لێکۆلینەوە پێروی ئەوان دەکرد کە ئەمریکانان چۆن بتوانن هاوسەنگی ژینگەی ڕابگرن و حتا پلانی ئەوان دادانا کە چۆن بتوانن خۆ بگونجینن واتە کاریگەریەکانی گۆڕانکاری کێشەهەواکان بکەنەوە خۆشیان لەگەر بگونجینن بمبوری ئەگەر بپسرێنن بەڵام بۆ ئێوە چ شتێکی نوێی تێدا هەبوو خۆت دەمێکە لە ناو ڕێکخراوی واربوو لایەنی ژینگەی ئیش لەسەر کردووە ئێستا بەرپرسی فەرمانگەی ژینگەی ئیدارەی سۆرانی
چ شتێکی نوێ هەبوو کە ئێوە نەتانزانی بێ لە بواری ژینگە بۆ ئەوەی ببێتە دەستکەوتێک و قازانجێک بۆ ئێوە بێن لێرە کاری لەسەر بله ئەوەی کە ئەوان کاریان لەسەر دەکرد زۆر سرنجڕاکێش بوو بە ئێمە ناڵم لە تایبەتی لە ئیدارەی سەربەخۆی سووران زیاتر لە 100 بگرێ هەتا نزیکەی 400 ڕوەکی وامان هەیە کە زۆر دەگمەنە لە عێراق و لە وڵاتانی دنیادا ئەوان ئەو ئالیکەنە کە لە بەردەستیان دەبوو بە ئاسانتریشیوە بەکاریان دەهێنا و دووبارە دەیانکردەوە پرۆتینات و دەیانکردەوە دانەوێلە بۆ لە وەرگەکان و بۆ ئاژەل و باڵندەکانی خۆیان دووبارە بەکاردەهێنا خۆ ئەم ئەتوانین ئەگەر هەستێکی نیشتیمانیمان هەبیتن دەتوانین گەورەترین کۆمپانیای نیشتیمانی لەم وڵاتەدا بمەزین کە تەنیا حکوومەتیش لێرەدا سەدەدە هاوکاریان بوو ئەگەر هاتوخوا نەخواستە ئافاتێک ڕوویدا بۆ یان کاریگەریەکی نێگەتیڤ هەبا بەسەر خاک و وڵات و ژینگە ئەو وەختەی حکوومەت دەخالەتی دەکرد ئەگەر نە هەر لە ڕێگە کەرتێکی تایبەت وەکو سامانێکی نیشتیمانی بەکاردەهێنا دووەمەن لەوێ زیاتر لە ماوەی ئەم 40 ساڵەدا لەبەر ئەوە گرنگیان بە تایبەتی لە پاش ساڵی 1992 لەوێن دەرێ زیاتر لە 35 ناشنال پارکی جیهانیان دروست کرد ئێمە لەوێ باسمانەوە کرد کە ئێمە وەکو ئیدارەی سەربەخۆی سووران ناشنال پارکی هەرگورسەکرانمان هەیە کە 19مینی وڵاتی جیهانە زۆر پێی سەرسام بوون باسمان لە ناوچەی پارێزراوی سروشتی دەڤەری بارزان کرد کە سەدان ساڵە ئەو ژینگە پارێزیەدا پارێزرێتون بەڵام هەتا ئێستا نەمانتوانی بە نێودەوڵەتی بکەین ئەمانە هەموو بۆ ئەوان خاڵێک بوون کە جێ سەرسوورمان بوون بە تایبەتی کە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان لە چوارچەوە عێراقیدا کە ڕەنگە لە ڕووی ژینگە و ئێمە زۆر لە وڵاتی عێراق باشتر بین بۆ ئەوان جێ سرنج بوو بە تایبەتر کە ئێمە سەردانی ناوەندێکی بڵێ مۆزەخانەیەکی زیندەوەرانمان کرد کە هەموو جۆرە زیندەوەرەکانی خۆیان ئەرشیف کرد بوو بۆ ئێمە لە هەرێمی کوردستانیدا ئەتوانین هەر جۆرە ئاژەل و باڵندەیەک هەین ئەتوانین ڕەنگە کەمێک لە ڕووی ژینگە و کە ئاژەل و باڵندە مۆمی ئەکری خراپێت بەڵام وەکو سەروەتێکی نیشتیمانی ئەمینێتەوە هەر جۆرە ئاژەل و باڵندەك هەتا بە پەپولە بە بچووکترین ئاژەل و باڵندەی خۆیان لە ناو چارچێوەی مۆزەخانەیەک ئەرشیف کرد بوو و هانی منداڵەکانی خۆیان چونکە کە ئێمە لەوێ بوون زۆربەی زۆری قوتابخانە لە باخچەی منداڵانەوە بگرە لە قوتابخانەکانی ناوەندیوە بگرە پۆل بە پۆل سەردانی ئەم شوێنیان دەکرد ئەم سەرەوەتە نیشتیمانیان پیشان ئەدا کە بۆ ئێستا بوونەوەی داهاتوو بمێنێتن خۆ ئێمەش ئەتوانین شوێنێکی زۆر جوان و گونجاومانە ئیدارەی سووران بە تایبەتی بەبوونی ئەم ناوچە ژینگە پارێزانە ئەتوانین جوانترین مۆزەخانەی نیشتیمانی لێ دروست بکەین بە تایبەتی بۆ ئاژەل و باڵندە بۆ ڕوای ئەمانە چەند ئەتوانن ئەمە پێشنیار بکەن و کاری لەسەر ئێمە وەکو فەرمانگە هەم وەکو بڵێن دەستەی پاراستن و چاکردنی ژینگە چونکە وەکو یەک تیم بەشدار بوون ئێمە بە چەند خاڵێک ئەمەمان کردوتە ڕاستپاردە و پشتیوان بەخۆ هەر دەکەینەوە بە زمانی ئینگلیزی و چینیش پێشکەشی قۆنسولگەری چینی شەکەن کە ئەوانش وەکو وڵاتی خۆیان هاوکار و ئێمە بن چونکە هەر لەوێش چونکە تیمی کوردستان تیمێکی زۆر چالاک بوو هەر لەوێ پێشنیاری ئەوان کرد کە ئێمە هاوکار و هەماهەنگی ئێوە دەبین هەر کارێک کە ئێوە بتانەوێتن بیکەن لە کوردستان چوارچێوەی پلانی کاری ئەوان بێ و کارە ژینگەیانە بەێ دەبێتن لە چوارچێوەی پلانی ئەوان بێتن حتا یەکەم خاڵ کە ئێمە کردومانە ڕاستپاردە بە حکوومەتی خۆمان بۆلانی پەیوەندە بوونی سنتەرێکی پاراستنی ڕوەک و مۆزدەخانە هەمە جۆری زیندەوەری تاکو هاوڵاتی ئاشنای سەروەت و سامانی نیشتیمانی وڵات بن یعنی ئەتوانێت چونکە ئەزمونیش لەوانوان وەرگرتووە و کونتاک و گۆڕینەوەی بڵێ ڕاگەاندنی و ئینتەرنێت و وەکو بلین جیمیل ئەوانە بتوانین نەک تەنیا سەفەرێک بێتن لێرەدا کوتای ببێتن دەمانەوێت لە ئایندەی سوود لە توانەکانی ئەوان وەربگرێت ئەوەی بۆ ئێمە جێشانازی بوو هەر بەدەستکەوتیشمان هەژمار کرد تیمی کوردستان لەلام خودی سەرۆکی زانکۆوە چونکە لەوەی سەرۆکی زانکۆ وەکو بە ئێمە ڕاگەیان گوتیان ئێمە بە مانگان ناتوانێت سەرۆکی زانکۆ خۆمان ببینین کەچی سەرۆکی زانکۆ داوای تیمی کوردستانی کرد و داوای دیدار لە تیمی کوردستان کرد تیمی دەسەی ژینگە کە تیمێکی پرچالاک بوون و زۆرترین پرسیارمان ئاراستەوانە ئەکرد بە ئەوی زۆرترین زانیاری وەربگرین داوایان کرد گوتیان ئێمە ئەتوانێت لە ئایندەدا هاوکار و هەماهەنگی ئێوە بین و ئالوگۆڕی بیرۆڕاکان بکەین و بە زانستیانەتر بپڕژێنە سەر پرسە ژینگەکان و لە ئێستاوەش ئەتوانە ببنە ئەندام لە زانکۆی ئینێر مەنگۆلیا کە زانکۆیەکی نێودەوڵەتی زۆر گرنگی وڵاتی چین یعنی بۆ ئێوە پاڵپشتێکی زۆر گرنگەکە وڵاتی چین هاوکار بێ لە چاڵاکی ژینگەی زۆر ئێمە بەدەستکەوتێکی گەوران چونکە لە ناو 5 وڵاتدا حتا داوای لە ئێمە کرد لە کۆتایدا وەکو دەستکەوتکە باز بکەم داوای لە سەرۆکتیمی کوردستان کرا کە وڵاتی ختامی یعنی کوتایی 5 وڵاتەکانی تر پێشکەش بکاتن چونکە ئەوەی لە پرچالاکی و لە پر ئەدای کار و چالاکیەکانی شانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بوو کە هەمومان لە چوارچێوە ئەو دەستە بوون ئێمە بە ناوی کوردستانیش یعنی
هر کارێک مان دەکرد بە ناوی هەرێمی کوردستان دەکرد باسمان ڕۆلی سەرۆکی حکوومەت دەکرد بە تایبەتی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پرسی ژینگە لەلای ئێمە پرسێکە لە ئاسی لوکالی بۆ ئاسێکی جیهانی هەنگاودەنێن کردنەوەی فەرمانگەی گۆڕانکاری کەش و هەوا دانانی چەندین ڕەوشکار لە ئاسی باڵادا بۆ بواری گۆڕانکاری کەش و هەوا لەوەی کە باسمان دەکرد ئەوان پێی دڵخۆش بوون بێجگەلەوەی ئەمە کەلتوری ژینگە پارێزی دەڤەری بارزانمان باز دەکرد سروشتی جوانی باڵەکاتیمان بۆ ئەوان باز دەکرد کە ئێمەش دەوڵەمەندین لەوە بەڵام ئەوەی بۆ ئێمە زۆر گرنگە کە لە هەرێمی کوردستان ئێمەش بکەن دامەزراندنی ئەم سانتەرانە بوو چونکە ئەمانە گەورەترین ناوەندی لێکۆڵینەوەیان دادەمەزران لەسەر ئالیک لەسەر حەشەرات لەسەر هەندێک مادە هەتا کە وەکو بڵێ هەندێک زیندەوەر کە زیان بە ژینگە ئەگەینن ئەبنەوەی کەمبوونەوەی ساوزایی یاخود چۆنیەتی لەوەڕاندنی ساوزەکان ئێمە بتوانین لێرە خۆڵ بۆ جوتیارەکانی خۆمان بکەینەوە هەندێک شوێن هەبوون دەیانگوت ئێمە لە هەرێمی کوردستان دەمانگوت چەند ئاژەل بچیتن وەکو بڵێن لە وەرگاو ساوزایی بخواتن گەشەتر ئەکاتەوە ئەوی کەچی لەوەی دەیانگوت زیانی هەیە و کەمتر ئەبیت و لە ساڵانی ئایندا ئەو ساوزا نامینیتن یعنی هەندێک شت نوێ بوون بۆ ئێمە کە ئێمە بتوانین لێرە بەکردنەوەی خۆ لەگە جوتیارەکانی خۆمان هاوکار بووین دامەزراندنی سانتەری لێکۆڵینەوە و هاندانی شارەزم و ئەنجامدانی لێکۆڵینەوەی بەردەم لەسەر جینگە زۆر پێویستە چونکە لەوەی خودی سەرۆکی وڵاتی چین لەگەر زانکۆکان زۆر هاوکارە لەگەر سانتەرەکانی لێکۆڵینەوە و توێژینەوەی ژینگەی زۆر هاوکارن ئێمە بتوانین کاریگەریەکان کەم بکەینەوە تاکو سیاسەتێکی گونجاو بۆ ژینگە دابڕێژین چونکە لەوەی ئێمەش ڕووبەرێکی یەکجار زۆری ساوزاییمان هەیە من لە یەکێک لە چونکە ئەمە هەموو بابەتەکان کە لەوێ باسمان دەکرد بابەتەکانی خۆمان ئەنووسیەوە چونکە چین نزیکەی 170% خاکەکەی بۆ کوشتکاڵ و بۆ لە وەرگە و پاوان دەگونجێ و ئەوانش تووشی ڕووبەرێکی یەکجار زۆری لە ناوچۆن چۆنە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشواوە ئێمە ئەتوانین لە هەرێمی کوردستاندا نزیکەی چونکە لێرە نووسێن نزیکەی 28.7 واتە دەکاتە 133,354 کیلومتر دووجە تەنیا لە هەرێمی کوردستان پاوانمان هەیە ئەوەش نزیک بوو لەوەی کە ئێمە بتوانین ئاماژە لە بەوە بکەین سوود لە شارەزای توانای چین وەربگرین بتوانین ئەو پاوان و لە وەرگانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمەش بتوانین لە داهاتوودا گەشەی پێ بدەین و بپاڕاستنی ئەو لە وەرگانە دەبیتە سەرچاواکی داهات بۆ حکوومەت و بۆ جوتیارەکانی واتە لە زۆر شت لە بواری ژینگە لە وڵاتی چین نزیک بوون بەڵام ئەوان چونکە بە سیستماتیک و بە ئەکادمیست و بە حکوومەت هاوکار بوون کە بتوانن ڕوبەروو گۆڕانکاریەکانی کەش و هەوا بن باشە هەر لە وڵاتی چین ئێوە ئەو چەند ڕۆژەیمانەوە کۆمەڵی شوێنیشتان بێگومان بەسەر کردوتەوە و ئەو خولانە زیاتر خولی هۆشیاری بوونە کوێتان بینی کە ڕۆڵی هەبووە کاریگەری هەبووە لەسەر هەم پیسبوونی ژینگە و پاکبوونەوەش پێش ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە ئێمە چونکە کاتێک کە سەردانی شاری بوو شارێکی ترمان دەکرد نزانم بە هۆکارێکی ئەوە بوو کە ئەوان ئەمە شوێنەکانی ئەوان ببینین یاخود چونکە لە شاری بوو شارێک نزیکەی 12 کاژمێر تەنیا لە ناپازدا دەبووین دەمان بینی ئەوەندەی زیاتر کە لە دەشتایی و لە وەکو بڵێ بیابانەکانی خۆن ئەوەندە سوودیان لە وزەی پاک و خاوین وەرگرتووە هەتا لە توێژینەکان مامۆستانی زانکۆ باسییان لەوە دەکرد کە لە هەرێمی ئینێر مەنگۆلیا ئەوەندەی بەهۆی وزەی پاک کە کارەبان دابین کردووە ئەتوانن کارەبە بۆ زۆربەی زۆری ناوچەکانی وڵاتی چیندا بین بکەن لە وزەی پاک سوودێکی هیچکار زۆریان لە وزای خاوین وەرگرتووە مامۆستانی جانکۆ تەنیا جەختێن لەسەرەوە کرد کە ئێمە ئەتوانین بەبێ ئەوەی سوود لە بەبێ ئەوەی کە ژینگە پیس بکەین وزای خاوین کارەبە بۆ زۆربەی زۆری وڵاتی چیندا بین بکەن دنیای تۆڕباینمان دەدین ئەمە ئەتوانین سوود لە وزای هەرچەندە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ کردووە بەڵام ئەتوانی لە ئایندەدا سوود لە وزای خۆ خاوینی خۆمان ببینین چونکە ناوچەی ساوزای زۆرمان هەیە ئەوەی جەنابەت باس کرد سەردانی سەنتەری لێکۆڵینەوەمان کرد کە زیاتر پشت بە دروستکردنی وەکو بڵێ ئالیک ئەکرد بۆ ئاژەل و وەکو بڵێ بۆ ئاژەل و لە وەرگەکان کۆمپانیای بوو کە خودی سەرۆکی وڵات
سەرپەرشتی دەکرد و باجیان لێ وەرنەدەگرت بەڵام 10% حکوومەت هاوکاریان دەدەبوو لە هەر کار و وەکو بڵێن لە هەر ڕووداوێکی نەخوازرا و حکوومەت دەهاتە سەرخەت بوون منە لە ئافاتێک یاخۆ لە نەخۆشێک بۆ مەڕ و ماڵات و ئەوان یعنی ئەوان سوودیان لێ وەردەگرت سەردانی سنتەرێکی توێژینەوەمان کرد کە زیاتر ئەو زیندەوەرانە کە کاریگەریان لەسەر کەمکردنەوە یاخۆ لە ناوبردننی ساوزای هەر لە ناو سروشدا سنتەرێکی لە وەرگایەکی نمونەیمان بەسەر کردەوە کە پشتیان بە وەکو بڵێ وەکو کوردستان بە خێزان بە عایلی نمونە گەورەترین لە وەرگای لەوراندنی ئاژەل یاخود بڵێ مەڕ و ماڵات بەخێوکردنی مەڕ و ماڵات گاوداریەکانیان بەڕێوە دەبن هەم وەکو هەرمی کوردستان بوو دەمانگوت ئێرە سەحرایە چۆن ئەتوانن خۆراک بۆ ئەم ژمارە زۆرەی مەڕ و ماڵاتە دابین بکەن دەیانگوت لێرە جیاوازە ئەگەر بارانێک دوو بارانباری ئەم سەحرا گیاکەی بوو 1 مەتر بەس ئەبیتەوە و ئەتوانین ئەوەی دواتر بە وازی زستان وەکو بڵێن خەزنی بکەن سوودی لێوان بگرین لەوەی سەردانی مۆزەخانەیەکمان کرد کە پڕ بوو لە بڵێ بانکی جینات پێ ئەلێن بانکی وەکو بڵێ ڕووەک و خاک و یعنی ئەو خاکێکە دەگمان بوو لەلای ئەوان هەتا لێ نەدەگەڕن ئەمەوەی نەشیان بگرین یعنی ئەوەندە بانکێک بوو بە چەند کیلومترێک دەڕۆشین تەنیا کەلوپەلەکانی خۆ ئەوان ببینین تەنیا ئەو خاکێکی ببینین کە بە کەرکی کوشکان نایت و ئەوان توژینەوەی لەسەرەکەن بجارێکی تر ببوژینینەوە ڕووەکە دەگمەنەکان کە لە وڵاتانی جیهان و لە وڵاتانی خوان هەیە هەموو لە ناو سنتەرەکانی خوان جیان بۆ کردبووەوە گەورەترین سنتەری جیهانی بوون گەورەترین شوێنی واتە بڵێن شوێنێکە بە هیچ فکر و خەیاڵت بۆ ناچێت کە بە کەلکی سەوزکردنەوە دێت ئەوان بیریان لەوە دەکردەوە کە دواتر بچون سەوزی بکەنەوە هەروە سەردانی مۆزەخانەیەکی نیشتیمانی ئەوانمان کرد کە لە زانکۆی کوشتتوکاری ئینر مەنگۆلیا بوو کە هەموو ئاژەل و باڵندەکانی خۆیان لە بچووکترین ئاژەل حتا لە پوپولەیەکی بچووکەوە بگرە حتا گەورەترین ئاژەری دەگمەنی خۆن هەموو لەوێ ئەرشیف کرد بوو تۆمار کرد بوو و وەکو سەروەتێکی نیشتیمانی کە ئەیمە لەوێ بن چەندان قوتابی چەندان قوتابخانە سەردانیان دەکرد وەکو سەروەتێکی نیشتیمانی پیشانی هاوڵاتیەکانی خۆیان دەداوە بەشکا کەژا بڵێن بۆ لایەنی گەشتیاریش سوودی نیە بڵێن کە گەشتیار بێ ئەو شتانە ببینێت بزەبێت ئەوەی کە باس کرد حتا من بە وەکو بڵێ قەسەیەکی کۆمەڵاتی بە هەندێک برادەرەکانی خۆمان گوندەم گوت مەسەڵەن ئەم سەردانە هاتینە زۆر شتمان بینی کە بە ئاسانترین شێو ئەتوانی لە هەرێمی کوردستان بکەین دام گوت باش ئەوەندە بەرپرسەکانی ئێمە سەردانی ئەم وڵاتانە دەکەن چۆن نەیانتوانێت سوود لە ئەزمموی ئەوانە وەربگرن خۆ شتی زۆر بەسیتە بوو بە تایبەتی بۆ ناوچە گەشتیاریەکانی ئێمە کە سەردانی ناوچەی بڵێ چ دیواری سین بیت یاخود چه ناوچە گەشتیاریەکانی ئەوانیان بیت کە داخلی ناوچەکە دەبوون تابلێتێکی بچووکیان ئەدا دەستی ئێمە تەنیا بە زمانی ئینگلیزی حتا فارسی عەرەبی هەر زمانێکە خۆت حەز لێ بوو دەیتوانی وەکو بڵێ خەزنی بکەی و لە ناو دەستت بیت هەر شوێنێکە بوو دەڕۆیشتی ئۆتۆماتیکیان باسی گرنگی ناوچەکە و شوێنەکە دەیگرت شتێکی زۆر ئاسان و بەسیتە بۆ هەموو گەشتیار شارەزای ناوچەکەی ئەوان بوون خۆ ئێمە ئەتوانی لە هەرێمی کوردستان لە ناوچە گەشتیارەکانی خۆمان بتوانین سوود لەوە ئەزمونە وەربگرین بە تابلێتێکی بچووک خەزم بکەین ئاسانی پێیان بدەین و لە کۆتاییدا لێیان وەربگرینەوە یعنی ئەمانە وەکو ڕێبەرێکی گەشتیاری سوود لە زانست و لە تەکنۆلۆژیاشیان وەرگر بوون شتێکی ترت هەبوو تۆ سەردانی شوورەی چینی شتکرد کە یەکێکە لە شوێنانە و ئاسەوارانی لەسەر ئاستی جیهان ئاڵای کوردستانیشت پێبوو ڕێگەدرا کە بە ئاڵای کوردستانەوە بچی و لەوێ وێنە بگری ئەوەی کە وڵاتی چین سەرنجی منی زۆر ڕاکێشە لە کاتێکدا کە لە هەموو وڵاتانی جیهان ئێسەکا لەسەر ئەکرێتن کە زمانی ئینگلیزی زمانی یەکەمی هەموو جیهان بیت بەڵام ئەوەندە بیریان لە ناتەوەی خۆ نیشتیمانی خوان دەکردەوە لێ نەدەگەڕان حتا بە زەمان بێجگە لە زمانی فەرمی خوان زمانی چینی بەیەک زمانێتی لەوێ قەسە بگرێت تەنیا ئەوەی لەوێمان بینی بەس مامۆستانی زانکۆ ئەوانەی کەوانیان بۆ ئێمە شەرع دەکرد ئەوانە بە ئینگلیزیان قەسە دەکرد ئەگەنە دوکاندارەکانی خوان حتا نووسینی سەر دوکاندارەکانی خوان هەموو بە زمانی فەرمی خۆیان بوو لەوێش لە نەتەوەیەکانی تر بیریان دەکرەوە کاتێک سەردانی شوورەی پولاینی دیواری چینمان کرد
ئێمە شاندی هەریمی کوردستان دەمانویست ئاڵای کوردستانیش لەگەڵ خۆمان ببینەوە لە ناوەندی چیاکە و دیوارەکە چەند وێنێکی لەگەڵ بگرین یاخود هاوشانی شاندەکە ئاڵای کوردستانیشمان پێبێت بەڵام بەداخەوە یعنی سیکوریتیان ئەوەندە بەقووەت بوو لە نەدەگەڕن هیچ نەک ئێمە بە ئاڵای کوردستان هیچ وڵاتێک ئاڵای خۆی لەگەڵ خۆ بە تەنیا ئاڵای وڵاتی خۆیان پێ مەبەست بوو دەبووە ئاڵای وڵاتی چین بە لەگەڵ خۆیان بەربە بەڵام هەر نکۆلیمان لەوە کرد لە کاتی گەڕانەوەمان ئاڵەکەی خۆمان لێ وەرگرتەوە و گوتمان دەبی وێنەی خۆمان هەر بگرین بە ئاڵە نیشتیمانی خۆمان یعنی لەوێ ئەوەی بۆ ئێمە گرنگ بوو حتا وەکو بڵێ فەرهەنگی کۆمەڵاتی کوردستانمان ئاشنای ئەوان کرد چونکە ئەوان هەر ئاشنای عێراق بوون دەیان گوت ئێوە شاندی عێراقن بەڵام ئێمە نکۆلیمان لەوە دەکرد کاتێککە ئاڵای کوردستانمان دەردەینە دەیانگوان گوت ئەوە ئاڵای چه وڵاتەکە دەمان گوت ئاڵای گەورەترین هەرێمی کوردستانە گەورەترین هەرێمە کە هەتا ئێستا خاوەنی 40 ملیۆن کوردە بە گشتی کەچی هەتا ئێستا نەتەوەیەکی بێدەوڵەتین ئەوان هەست بە معاناتی ئێمەیان کرد بەڵام گوتیان ئێمە بەشان ناتوانین ئاڵای ئێوە لە تەک ئاڵای وڵاتانی تر هەڵواسین چونکە هەرێمن بە ناوی عێراقەوە هاتون بەڵام ئێمە ئاڵای کوردستانمان هەر لە در بلەناو هۆلەکانی خوێندنیشمان گوتمان دەبێت ئاڵای کوردستان لە ئێمە جودا نەبیتەوە وێنەی خۆمان هەر پێگرت لە کۆتاییشدا چەندان دروشمی کوردستانی چەندان وێنەی سروشی جوانی کوردستانمان پێشکەیت بە ئاڵای کوردستانەوە پێشکەشی ئەوانمان کرد یعنی ئەمانە چەند خاڵێک بوون کە ئەم وڵاتانە تەنیا بیل لە خۆیان و بیل لە نیشتمانی خۆیان دەکەنەوە نیشتمانی خۆیان زۆر خۆش دەوێتن مامۆستا هەژار خەڵکی ئەوێ شت بینی قوتابی شت بینی مامۆستای زانکۆ شت بینی قوتابی زانکۆ شت بینی ئاستی هۆشیاری و مامەڵەیان لە بەرامبەر ژینگە چۆن بوو لە ڕووی فرێدانی پاشماوە پاکراگرتنی ژینگە ئایا لەوێش وەکو لای ئێمە ئەو جۆرە بێسەروبەریە هەیە کە خەڵک هاوکار نەبێت بۆ بابەتی ژینگە پارێزی لەوێ ئەوەی زۆر گرنگە ئاستی هوشیاری زۆر لە ئاسێکی بەرزا بوو هەر وەک باسم کە ڕێژەی ساوزای لە ناو شارەکان ئێجگار زۆر بوو شێوازی دار و دەرەختەکانی خۆن ئەوەندە جوان ڕازان بووە کە لە هەندێک شوێن تەنیا ئەگەر بنێ پاسە دوو قاتەکانی بێتن دەرەختەکان نەیانگرت ئەوەندە بەرز بوون و هەموو ئەو دەرەختانش لە هەرێمی کوردستان هەن دار سنووبەرە دار تەسبیحە دار چنارە دار سپیندارە یعنی سپینداری ئەوان هەموو لە هەرێمی کوردستان هەبوون بەڵام ئەوانە گرنگیان بە بەرزکردنەوەدا بە هەتا لەوەی وەکو ئێمە بتوانن وەکو بڵێ خڕ بکەن و بە نزمی بهێنەوە ئەوان زیاتر بیل لە بلندکردنیان دەکردەوە لەوێ دەرەختەکانی خۆن تقریبا نزیکە 1 مەتر هەمووان وەکو بڵێ سبوخڕێش کرد بوو سبوخی سپی بە ئەوەی تووشی داخۆڕانی ئاژەل و یاکە بڵێن ئەو حەشەراتانە دەبیتن کە بتوانن کاریگەری نگەتیڤی لەسەر تەمەنی درەختەکە هەبیتن بڵێ شوێنی ئاودانی درەختەکانی خوان وە ڕازان بووە وەکو فەرش ڕێژ کرابوو ئەگەر بێت و بە هەر شێوازێکە ئاو بدەن نە شەقامەکە پیس بیتن ئەو مادانەکە لە ژێر درەختەکە بێتە دەرێ یعنی هەموو وەکو وێنە ئەرشیبکێدا بتوانم لە ئایندەدا لە تۆرە کۆمەڵاتەکان لە پەری ڕۆژنامەکان گرنگی پێ بدەن بۆ ئەوەی ئێمەش بتوانن سوودی لێ وەربگرین سەرەڕا ئەوە قالە باڵغی شارەکە گرنگێکی زۆر بە سیستمی هاتوچۆ خۆیان دەدا سیستمی هاتوچۆ و شەقامەکانیان زۆر ڕێک بوو ئەوانە بیریان لەوە نەکردبووە کە بیریان لەوە کرد بە ئەگەر تا بێتن و چەند ژمارەی دانیشتوانیان زۆر بیتن لەسەر حسابی ژینگە و لەسەر حسابی لەناوبردنی زەویەکان نەبیتن سەوزایی نەبیتن سیستمێکیان داڕشتووە کە سیستمی ڕۆیشتن تەنیا لای شەقام پایسیکرد بەڕێڕەوی خۆی تاکسی بەڕێڕەوی خۆی پاس بەڕێڕەوی خۆی ئۆتۆمۆبیلە تایبەتیەکانیش بەڕێڕەوەی خۆی بەبێ ئەوەی سەرپیچی بکەن هەرێکە بە خاڵی ڕێڕەوەی ئەوی تردا و ژمارەیەکی ئیجگار زۆر پایسیکل و ماتۆرمان بینی لە ڕێکەتی تایبەتەوە وابزانم دەعم دەکرا کەچی دەنگی وەکو بڵێن گزوزی ئەو ئۆتۆمۆبیلانە ئەوەندە هێواش بوو هەر هیچ بێدەنگ بوون ماتۆری ئەوەندە بێدەنگ بوون هەزاران کەس بە ماتۆر هاتوچووی دەکرد بەبێ ئەوە یەک دەنگ لە ماتۆرەکانی ئەوان بێتن ئەوەندە بە بێدەنگ و بە کارەبایەتیش دەکرد ئەوە زۆر سەرنجی ڕاکێشەم خەڵکێکی هیچگار زۆر پشت بە هاتوچووی بە گواستنەوەی گشتی دەبەست بۆ سەرکار بەیانیان کە ئەچوونە سەرکار هەر بە ماتۆر و پایسیکل و بە پاسەرەدانیان دەکرد کەمترین ئۆتۆمۆبیلی خۆیان بەکارداهێنا تەنیا ئەوەی لە پەکین بۆ من جێی سەرنج بوو هۆڕنە لێدان لە پەکین زۆر بوو وەکو ئێمە یعنی ئێمە لەو کاتێک چونکە لە 4 شارمان کردن کە لە هەرێمی مەنگۆلیا بوون
یەک ئەوەندە ئۆتۆمۆبیلەکان و خاوەن تاکسی و وەکو بڵێ شۆفێرەکان ئەوەندە لەسەر خۆ هاتوچیان دەکرد لە ماوەی لەو تیمێکە لەگەل ئێمەدا بوون وەکو سەرپەرشتی ئێمە دەیان کرد دەمان پرسی هەتا ئێستا لێرەتان بینیوە کە دەحمێک کرابێ دەیانگوت بە تەمەنیمە کە گەیشتوتە 20 ساڵ نەمان بینیوە لێرە هەتا دەحمیش بکرێت چونکە پامبەندی ڕێنماکانی هاتوچ خۆ هیواش ڕۆیشتنی خۆیان بوون بەڵام ئیدی شار بەشار جیاواز بوو لە پەکیشی تێکی ترمان بینی هۆڕن لێدان زۆر بوو وەکو بڵێ سەریعیات و بڵێ ئەوە زۆر بوو بەڵام بەگشتی لە ئێمە نزیک باشە مامۆستا هەژار بەدەر لەو تەوەرە حەزم کرد پرسیاری خواردنیش بکەم وڵاتی چینێکی خلەوانێ ڕەنگی لە ڕووی خواردنیش جیاواز بێتن بۆ ئێوە چیتانە خواردنی منتیقەی ئێمە هەبوو بەڕاستی وڵاتی چین لە ڕووی سەوزەمی وا زۆر لە ئێمە نزیک بوو و ئەوەی زۆر گرنگ بوو و هەتا مامۆستانی زانکۆش باسییان دەکرد لەوێ شفتی خۆر بوو یعنی بەیانیان نیورۆ ئێوەران زیاتر هەموو کات شفتی و گندورە زۆر یعنی ئێمە شۆکشان دیاریمە کوردن چونکە هەرچەندە پلانی ئەوان دانا بوو کە ئێمە مسلمانین و بتوانن ئێمە سەردانی وەکو بڵێ خواردنگە ئیسلامیەکان بکەن بمان بەنەوێن دەرێ یاخۆن ئەو خواردنەکە بۆ ئێمە دابین دەکەن خواردنێکی مسلمانانە بیتواتە حەلال بیتن بەڵام ئێمە چونکە لەوێ کاتێکە داخلی ئەم وڵاتە ئەبی نزانم ئۆتۆماتیکەن ئێمە وابوون هەز بە بوونێکەکەی خواردنت پێ ناهێتە خواردن لە ماوەیەک هەفتەدا نەمان دەتوانێت هیچ بخۆین تەنیا ئەو خواردنەی کە لە هەرێمی کوردستان لەگەڵ خۆمان دەبێت چ وەکو چەرەزاتێک بیتن یاخۆت وەکو خواردنەکانی خۆمان بە سەفەری لەگەڵ خۆمان بردبوو تقریبا ماوەیەک هەفتە سوودمان لەوە وەردەگرت هێواشە لەگەڵ خواردنەکانی ئەوان ڕادەهاتین بەڵام خواردنەکانی ئەوان ماشەڵا لەبێت زۆر سەحی بوون چونکە زۆربەی زۆریان لە بۆ ئێمە زۆریان سوود لە بڵێ ماسی و ئەوانی ئاوی وەردەگرت ئەوانە کە بۆ ئێمە حەلالن هەروەها وەکو بڵێ سەوزەجاتی ئێگزار زۆر باشیان بەکاردەهێنا کە هەموو بۆ مرۆ زۆر تەندروستە بەڵام ئێمە زیاتر ڕاستی ئەو برنجێک کە لە لای ئەوان هەبوو بۆ ئێمە نەدەهاتە خۆردن چونکە بێڕۆن و بێخوێ بوو وەشک بوو تەنی ئەوەی پشتیمان پێ دەبەست بڵێ زۆربەی زۆری برادەرەکانی ئێمە فینگەر وەکو پەتاتە لەگەر تەمات دەماتوانی بەس ئەوەی بخۆن لەگەر شفتی یعنی بڵێ لەمەوەی ئەم 15 ڕۆژەدا ڕۆژ نەبوو کە شفتی نەخۆین ئەو ریزیمێکی خۆراکی بۆ ئێوە مامۆستا هەژار کڕینی پێداویستیەکان چۆن بوو لەوێ زۆر جار باس لە شتەکرێت هەن لە بازارەکانی کوردستان ئەو شتە چینیە خراپە ئایا لەوێ ئەوەتان بە چاوی خۆتان بینی کەشتی چینی خراپ ئەوەی لەوێ چونکە ناڵێن تا سەفەر نەکەی یعنی نیشتیمانی خۆت پێش شیرینتر نابێتن چونکە ئێمە کە سەردانی وێن دەرێمان کرد دووشت زۆر سرنجی ڕاکێشم چون زۆر باسی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت ئەکرێت و زۆر باسی ئەرزانی شتەکانی سێندەک زۆربەی زۆری چەندە هەوڕەیەکی ئێمە هاتبوون بە تەما ئەوەی کە لەوێ ئەشیا بکڕن و بتوانن چونکە دەیانگوت چین زۆر ئەشیا ئەرزانە بەڵام بەداخەوە یعنی گرانیەکی وا بوو ئێمە نەمان دەتوانی تیشێرتێک بۆ منداڵەکانی خۆمان بکرێن ئەوەندە گران بوون دەمانگوت باشە بۆچی لە هەرێمی کوردستان نمونە ڕەنگە ئێمە بتوانین بە 10,000 چەند تیشێرتێکی پێ بکرین یاخۆت کوالیتێکی زۆر کەمترە لەوەی دەیانگوت لێرە نییە ئەوە بەدەست ناکەویتە هاتەوە مازانی ئێمە بتوین لەوێ ئەلکترۆنیاتەکان لەوێ بکرین کە زۆر ئەرزانە کەچی دەیانگوت نەخێن بە پێچەوانەوە لێرە چونکە منبعی دروستکردنی ئەو شتانە و هەمووش بە کوالیتێکی زۆر باشە بەدەست ناکەون نرخەکانیان زۆر گرانە بەڵام ئەوەی کە بۆ هەرێمی کوردستاندا دەکرێت بەداخەوە بازرگانەکانی ئێمەنە داوا لە ئەوان ئەکەن کە بە کوالیتێکی کەمتر و بە نرخی زۆر ئەرزانتر بۆ ئەوەی بتوانن لە هەرێمی کوردستاندا بەداخەوە بەسەر هاوڵاتیانی ئێمەدا ساغ بکەنەوە یەکشتی بکەن ئێوە مادەمە و هەماهەنجێتان لەگەڵ چین هەیە پێیان بڵێن کاکە بازرگانەکانی ئێمە بازاری ئێوەیان لە کوردستان کەس کردووە کە شتەکانی ئێوە بە کوالیتی نزمتر و بە نرخێکی هەرزانتریش دەفرۆشن وەڵاهی ناڵێم هەنی زۆر پێوە بووین هەتا لە ماوەی ئەم 15 ڕۆژەدا تەنیا بچی شوێنێک ببینینەوە بۆ خۆمان بازارێکی پێ بکەین بەدەستمان نەدەکەن دەیانگوت لە شانگهای کە ناوەندێکی بازرگانی بینی هەولێر و بڵێ وڵاتی سینە کەچی لەوێ نرخەکان 2 قات و 3 قات بوو نەمان دەتوانێت بە تاکسیک بچین هەتا بازارەکەی یعنی شتەکان ئەوەندە گران بوون بەڵام ئەوەی کە بتوانین معاملەی لەگەڵ بکەین مارکە بوون و شتی زۆر کوالیتی باش بوون وەلە خاڵێکی تریش کە بۆ ئێمە زۆر جێسەرسوم ئینتەرنێت بوو یعنی
نەنەمانتوانی بە ئیسراحەتی خۆمان سوود لە تۆڕە کۆمەڵاتیەکانی تر وەربگرین ئەنتەرنێتێکی ئەوەندە هەموو بە VPN کاری دەکرد واتە سانسۆری زوری لەسەر بوو ئەوەش بۆ ئێمە جێسەر سوورمان بوو کە وڵاتێکی وەکو چین و لە هەرمی کوردستانیش ئێمەش دەبێت بیلەوە بکەینەوە باشە ئەم ئینتەرنێتە بۆ هەموو کەسێک بە ئاسانی دەستی پێ دەکات و بە ئاسانی ئەتوانێتن بەکار ینی لەوەی وەکو ئێمە نە هەموو خەڵکێک هەر مۆبایل لە دەست خەریکی تۆڕە کۆمەڵاتی ینی بۆ ئێمە نزانم بۆ ئێمە وا بوو یان بۆ وڵاتی خۆشیانەوە بوو هەرچەند ئینتەرنێتەکان 5G بوو بەڵام بەڕاستی ینی هەتا ئێمە پەیوەندیەکمان لە هەرمی کوردستان دەکرد زۆر هێلاک و ماندوو دەبوون یعنی ئەمە بۆ ئێمەش جێسەر سوورمان دەمانگوت هەردە لێن چین وڵاتی پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەم بوارانە بەڵام بۆچی سانسۆر بۆ کەسانی بیانی دادانێتن لە ڕوو ئینتەرنێت مامۆستا هەژار لەبەر کەمی کات دوای 11 کۆنگرێکی ڕۆژنامەوانی تێبا کاتت نەگرین پرسیاری زۆرترم مابوو لە داهاتوو ئینشاڵڵا لەسەر فەرمانگەی ژینگە ئیدارەی سۆران گفتوگۆکەین بەڵێ بینەرانی زاری کرمانجیەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ هەژار ماهر بەرپرسی فەرمانگەی ژینگە ئیدارەی سۆرانکە ماوەیەک پێشەستا بۆ بابەتێکی پەیوەست بە ژینگە و زیادکردنی ڕێژەی سەوزایی لەگەڵ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەرێمی کوردستان لە وڵاتی چین بوون ومێد دەکەین سوود لەو ئەزموونە وەربگرن و لە کوردستان ڕەنگ بداتەوە بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی و گرنگیدان بە ژینگە زیاتر بێت تا دیدارێکی نوێ پێتانەگەینەوە ڕێزی هاوکارانم قبڵ بفەرمونون کاتێک کشات